کاک عەزیز سەرەتا بە لێرەوە دەست پێ بکەین. من باسی کەسایەتیم کرد بەڕێستان وەکو لەو کەسانە بوو کە لە پێکهێنانی ئەم کۆدەنگیە ڕۆڵێکی بەرچاوتان بووە. وەکو پرسیار ڕاگەاندنی ئەم مانگرتنیانی ئەم بانگەوازە لەم بارودۆخە چ گرنگیەکی کۆمەڵایەتی و مێژووی هەیە و تا چەند گرینگە کاری بۆ بکرێت چیتر ئەم ڕژیمە نەتوانێت دەست بۆ وەها جەنایەتێک لە کوردستان و لە ئێرانیش بات. دۆخەکە ئەوەندە تایبەتیە، ئەوەندە هەستیارە کە هەموو چین و تۆژەکانی کوردی بۆ لای خۆی ڕاکێشاوە و ماوەیەکی زۆر بوو کە هێزە سیاسەکانی کورد خەریکبوون لێک نزیک بنەوە کۆمەڵێک کۆڕ و کۆمەڵی مەدەنی ڕووناکبیریش هەوڵیان دەدا بۆ کە ئەو هێزە سیاسیانە هەرچی زووتر لە دەوری خاڵە هاوبەشەکانیان کۆ ببنەوە و دەستکەن بە یەکگرتوویی و یەکریزی بە خەباتێکی مەدەنی سیاسی بۆ بەرەو پێشبردننی خەباتی نەتەوەیی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێران. بەڵام چۆن بوو ئەو دۆخە لەو هەلوو مەرزە تایبەتێدا گەیشتە ئامانج و ئاکامێک. ڕاستەکەی زۆڵمێکی زۆر گەورە کراوە لە دوو ژن لە دوو بڵین چالاکوانی مەدەنی ژینگە و کۆمەڵایەتی و ئەو زوڵمە ئەوەندە گەورەیە کە نەک هەر کورد بەڵکو و غەیرە کوردیشی لە ئێران لە ناوچە لە جیهاندا بۆ لای نزیک کردوتەوە ڕاکێشاوە و ئەوە بوو کە لە کۆبوونەوەیەکدا کە لە شاری بڕۆکسێل بەڕێوە چوو ڕۆژی بڵێن 18 مانگ بڕیارێک درا. بڕیارەکە ئەوە بوو یەکەم بڕیاری کە درا ئەوە بوو کە داوای مانگرتنێکی گشتی بکرێت لە کۆڕ و کۆمەڵانی کەسب و پێشە و کارمەند و کرێکار و زەحمەتکێش و هەموو لایەنەکانی کۆمەڵایەتی شار و گوندەکانی کوردستان کە بەیەکەوە لە مانگرتنێکیدا گشتیدا بەشداری بکەن و بە گشت کۆماری ئیسلامیدا بێن و ناڕزایەتی و بێزاری خۆیان دەرببڕن بەرامبەر بەو حکومە ناڕەوایەی کە لە بێدادگاکانی کۆماری ئیسلامی دەرچووە. ئێمە بخۆمان دەزانین کە دادگاکانی یان بەڕاستی بڵێن بێدادگاکانی کۆماری ئیسلامی بۆ نمونە ئەمە ئەگەر جوانترین تایبەتی ئەگە ئاراستە بکەین ئەوەیە کە میزان و ڕادەی تەبرەئەبوونی تاوانبارێک کەمتر لە 1% لە حاڵێکدا لە وڵاتێکی دموکراتیکدا لە نێوان 7 هەتا 10% تەنانەت لەو ڕووسیەدا 2% کەمێک زیاترە. کەوا بوو بێمەوە سەر جوابی پرسیارەکەتان ڕنگدانەوەی ئەو بڕیارەی کە لەلایەن حیزبە سیاسیەکانەوە درا زۆر گرنگ بوو. تەواوی ئەوڕۆ تەواوی سرنجی مێدیاکان کۆڕ و کۆمەڵە سیاسی مەدەنی مێدیاکانی ئێران و کوردستانی بۆ لای خۆی ڕاکێشاوە لە ناوخۆی وڵات لە دەرەوەی وڵات و هێز و تەوژم و ورەیەکی تایبەتی بەخشیوە و میکانیزم و میکانیکێکی ئاراستەی کۆمەلگای کوردستان کردووە کە بەرەنگاری حکوومەتی کۆماری ئیسلامی ببنەوە و هەموو کەس هاودەنگ و هاوسۆزی وریشە و پەخشانە. ئەوە کاردانەوەیەکی یەکجار زۆرە کە لە ئاکامی یەکریزی و یەکگرتووی هێزە سیاسەکاندا هاتە ئاراوە و زۆر جێ بەختەوەریە کە ئێمە لە سەرەتای ئەو یەکریزی و یەکگرتوویە کردەوەیەکی زۆر باش بڕیارێکی زۆر باش وەکو داواکاری مانگرتنی گشتی بۆ پشتگیری لە بێگوناهی لەو دوو ئینسانە بەڕێزە لەو دوو ژنە بەڕێزە ڕابگەیاندرێ و ئەوە بەشبەحاڵی من بە بەشبەحاڵی خۆم زۆر خۆم بە بەختەوە دەزانم کە لە شتێکی وادا بەشداریم کردو و دەورێکی کەمیشم ئەگەر بوو بێ جێی خۆشحاڵیە. کاک عەزیز بڵێن شاعران بڵێن هونەرمەندان نووسەران و ڕۆژنامەوانان و ئەم کەسایەتیانەی وەکو بەڕێستان ئەتوانن چەندە دەور بگێڕن بۆ ئەوەی کە مانگرتنێکی گشتگیرتر بەڕێوە بچێت؟ هونەر و نووسین و وەرجێڕان و تەواوی ئەو کەسانەی کە لە ئەدەبیاتدان لە هونەردان کاتێک
بەڕاستی بایەخی زۆری هەیە، نرخی زۆری هەیە بۆ کۆمەلگا کە پشتگیری بکە لە کۆمەلگا دژ بە زۆڵم و زۆرێک کە دەبێت لە کۆمەلگا هەڵوێست بگرێ. جا بۆیە بە تایبەتی لە بزوتنەوەیەکی ڕزگاری خوازیدا لە کۆمەلگایەکی زۆر لێکراودا وەکو کۆمەلگای کوردستان هونەرمەند دەبێ کۆمەڵێک ئەرک و بڵێن بەرپرسیارەتی لەسەر شان و لەسەر ملی خۆی هەست پێ بکە و بەختەوارانە تا ڕادەیەکی زۆر ئەمەوە دەبینین لە کۆمەلگاماندا. یعنی بەواتەیەکی دیکە نووسەر و هونەرمەندی ئێمە کاتێک دەتوانێت لەنێو کۆمەلگادا جێگا بگرێ کە بەڕاستی هونەرێکی متعهیدی هەبێ، هونەرێکی بەرخۆدانی هەبێ، هونەرێکی پشتگیری لە چین و لە توێژی زەحمەتکێش و زۆر لەکراو هەبێ. بۆیە دەوری هونەرمەند و ڕووناکبیر و نووسەر لە کۆمەلگای کوردستانی ئەوڕۆ زۆر زۆر گرنگە و ئەوان دەبێ پێ بە پێی حیزبە سیاسیەکان نەک بە شێوەیەکی سیاسی بەڵام بە شێوەیەکی مەدەنی پشتگیری بکەن لەو هەنگاوانەی کە بۆ مەحکومکردنی ئەو دوو ژنە لەو کات و ساتەدا پێک هاتووە و بە هونەری خۆیان، بە قەڵەمی خۆیان، بە دەنجی خۆیان، بە بڵێن نەقاشی و معماری و هەر شتێکی خۆیان دەبێ بە گشت کۆماری ئیسلامیدا بێن و بێگوناهی ئەو دوو کسانە بێن زەح بکەنەوە و پشتگیریان لێ بکەن، هاودەنجی بکەن لەگەڵ کۆمەلگا. ڕۆژی چوارشەممە کە دیاری کراوە بۆ مانگرتنی گشتنی من هیوادارم کە هونەرمەندەکانی ئێمەش دەنگ بن لەگەڵ ئەحزابی سیاسی بە شێوەی مەدەنی بێن، ئەوانیش لەگەڵ ئەو یەک ریزێدا بەشداری بکەن. کاک عەزیز، دیارە باسی کەسایەتیەکان هات، من یەک پرسیاری دیکەم هەیە. ئەو لایەن و کەسایەتیانەی کە یەک دەنگ و یەک هەڵوێست بە دەنگ ئەم بانگەوازەوە هاتوون، بەڕای ئێوە چ پامێکی تدایە؟ پەیامەکە ڕاستەکەی ئەوەیە کە تەنیا پێویست ناکە حیزبی سیاسی بۆ بەرەو پێشبردننی کۆمەلگایەک، جا کۆمەلگای کورد بێ، کۆمەلگای غیری کورد بێ، لە ئێران بێ، لە دەرەوە بێ، هەوڵ بدا بۆ دینامیزمێکی سیاسی کۆمەڵایەتی و بۆ گۆڕانکاری بنەڕەتی و بۆ دەستەبەرکردنی مافەکان لە کۆمەلگادا. ڕووناکبیر و کەسایەتیش لە پاڵ حیزبە سیاسیەکان کار و ئەرک و بەرپرسیارەتیشی گرنگیان لەسەرشانەیە و ئەوڕۆ لە هەموو بەشەکانی کوردستان نەک لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڕاستی دەبێ ئەو ئەرکە بەدەستەوە بگرن و پێ بە پێی حیزبە سیاسیەکان ئەوانیش بە شێوەی مەدەنی دەست بکەن بە جوموجۆڵێکی یەکگرتوو بە لەسەر ڕێبازێکی مەدەنی سیاسی و بۆ بەدەستەوەگرتنی چارەنووسی خەڵک و بۆ بەجێگەیاندنی مافەکانی نەتەوەیی و مافەکانی عەداڵەتخوازانە و بۆ دابینکردنی یەکسانی لە کۆمەلگادا لە ناوخۆی کوردستان، لە دەرەوەی کوردستان، لە پەیوەندی لەگەڵ هەیەتی حاکمە، لە پەیوەندی لەگەڵ کاربەدەستان و دەوڵەتان، دەوڵەت پیاوانی ئێران و داهاتوو بە تایبەتی لە جموجۆڵدا بن و حتمەن ئەوانە کاردانەوەی باشیان دەبێ. کۆماری ئیسلامی ئێران هەمیشە ویستویەتی بۆ تەختەکردن و بۆ خەتابارکردنی بزوتنەوەی کورد هێزە سیاسەکانی کە نوێنەری ڕاستەقینەی نەتەوەی کوردن، بەشی سیاسی کوردستانیان بەدەستەوە گرتۆ، ئەوانە خەتابار بکە، ئەوانە بەدنێو بکە لە حاڵێکدا ئەوە 45 ساڵە بە هیچ جێک لە ئاکامەکانی خۆی نەگەیشتۆ ڕێکخراوە سیاسیەکان کە ئەوڕۆ نیشانیاندا بە یەکگرتووی و بە یەکریزی لەگەڵ یەکتر بەرامبەر بە نابەرێوەرەکان، بەرامبەر بە زوڵم و زۆرەکان، بەرامبەر بە حکومە ئێعدامە ناڕەواکان هەموو پێکەوە دەست لە دەستی یەکدا بە دژ بە کۆماری ئیسلامی وەستاون. ئەوە جێگای زۆر زۆر بەختەوەرەیە و ڕووناکبیران و نووسەران و هونەرمەندان و کەسایەتی سیاسەکانیش لەگەڵ وان پێ بە پێ دەستنە پێش. کاک عەزیز، ئێوە بەهۆی ئەوەی کە خۆتان مافناسن و لەم بوارەدا شارەزان، یەک پرسیاری زۆر گرنگ هەیە.
بڵین بۆ پشتیوانیکردن لە ئەو کەسانی کە دەگیرێن تایبەتەن ئەو کەسانی کە پوڵ و پارەی بڵین وەکیلەکانیان نییە ئێوە پێتان وایە ئەرکی وەکیلەکان لەم بوارەدا چییە و دەبێت چی بکرێت ئێمە باسێکمان لە پارێزەرەکان نەکرد بەڵام بەڕاستی پارێزەرەکانیش دە و چوارچێوەدا دۆ بازنەیەدا کە ئێمە نێومان بردن وەک ڕووناکبیر وەک هونەرمەند وەک ئەدیب وەک نووسەر ئەوانیش جێ دەگرن ئێمە پارێزەری زۆر بڵین بە هەستمان بووە لەو ماوەی زۆردا کە چوونە زیندان چوونە گرتوخانە تەنانەت بۆ تەنیا بۆ بەرگری لە پاراستنی مافی مرۆڤ پاراستنی مافەکانی کەسێک کە لە گرتوخانەکاندا بە ناڕەوا بە ناحەق لەلایەن وەزارەتی اطلاعاتی ئێرانەوە پەروەندەیان بۆ سازکراوە توێژی پارێزەران لە کوردستان و لە ئێران توێژێکە کە ئەوانش بخۆیان زوڵمی زۆران لێکراوە چونکو دەنێو ئەوانیشدا ئینسانی بەهاست ئینسانی بە تەعهد یەکجار زۆرە کە پاراستنی مافەکانی ئەو ئینسانانە کە کەوتونەتە بەرتەبوژمی وەزارەتی اطلاعات گرتویانەتە سەردەست و سەرشانی خۆیان سەرمەری خۆیان و بێگومان من دڵنیام کە پارێزەرانێکی زۆر هەن کە بەبێ لە بەرچاوگرتنی مەسلەی پوڵ و حەقول وەکالە و ئەولاولا ئامادەن کە لە ماف تەنیا لە مافی مرۆڤ پشتگیری بکەن پشتیوانی بکەن و لە کوردستانیشدا من نامەوێنێ و بەرن بەڵام وەکیلی بەحاست و پارێزەری زۆر بە کەڵک بووە لەو ماوەیەدا و لەو بوارەشدا زۆر تووشی بڵین تەنگ و چەڵەمە بوونەوە لەلایەن وەزارەتی اطلاعاتەوە لەلایەن دام و دەستگاکانی بڵین بێدادگای کۆماری ئیسلامیەوە کاک ئەزیز بۆ ئەوەی کە بڵین خەڵک دەبێت یەکدەنگ و یەکڕیز بێت ئێوە بەڕێستان پێشنیارتان چییە کە ئەم یەکدەنگی و یەکڕیزە بێت لە ناو خەڵکی کوردستاندا خەڵکی کوردستان دەبێت چاو لێ بکەن کە حیزبە سیاسیەکان لەو هەلومەرجە تایبەتی هەموو شتێکان لە بن پێی خۆیان نا هەموو شتێکیان فرامۆش کرد و هاتن بە یەکدەنگی و بە یەکڕەنگی کە بەهانای پاراستنی مافی دوو ئینسانی زۆر لێکراو وەکو پەخشانی عەزیزی وریشە مرادیەوە بێن و ئەوە زۆر جێگای ڕێز و پێزانینە من بەش بە حاڵی خۆم پێزانینی زۆر ئاراستەی ئەو حیزبە سیاسیانە دەکەم و پێم وایە کە ئەوان لەو هەلە مێژوویەدا زۆر جوان جوڵاونەوە زۆر ینی بەڕاستی زۆریش جیاوازتر بوو کاک ئەزیز ئەم کسریە جیاوازتر بوو پێش لە ڕووداوەکە و پێویستیکی هەنووکەیش بوو منیش هەر لێرەوە هەم دڵخۆشم وە بەڕاستی ماندوونبوونی لە زەحمەتەکانی هەم بەڕێستان و ئەوانیش دەکەم وە زۆر پێویست و جیاوازیشە کە پێش لە ڕووداوەکە ئەم ئەرکە بەرپرسیارانیان هەڵگرت ینی ئەم هەنگاویان هەڵگرتووە بەڵێ سەدانسەر بەڵێ جا بۆیە ئەوڕۆ کوردستان لە شۆڕشێکدایە کوردستان بەگشتی کوردستانی ڕۆژاوە وە کوردستانی ڕۆژهەڵات بە تایبەتی ئێمە کۆمەڵێک دەرفەت لە بەرچاومانە وە کۆمەڵێکش مەترسی و هەڕاشەمان لە پێشدایە خەڵکی ئێمە زۆر خەڵکێکی وشارن خەڵکی ئێمە لە هەموو بوارێکەوە لە هەموو ڕێبازێکدا بۆ بەدەستەوەگرتنی چارەنووسی خۆیان بۆ وەدیهێنانی مافە بنەڕاتیەکانی خۆیان بۆ حقوق و ئازادی بۆ دابینکردنی یەکسانی و دادپەروەری لە گۆڕەپانی مەیداندان لە ڕێبازدان لە شۆڕشتان و دەبێ ئەوە درێژە بدەن ئەوە سەرەتایەکە ئێمە ئەوڕۆ لاپەڕەیەکی زەڕین کراوەتەوە ئێمە ئەوڕۆ لە سەرەتای مێژوویەکی نوێداین خەڵکی ئێمە دەبێ ئامادەی ئەوەیان هەبێ ئالنگارێکی زۆر لە بەردەمی کوردستاندایە بۆ ئەوە کە ئەو ئالنگارە بە شێوەیەکی ئەرەنی گۆڕانکاری بەسەردابێ هەموو کەس هەموو چین و توێژێک هەموو تاکێک هەموو کۆمەلگایەک هەموو کۆمەڵێک هەموو حیزبێکی سیاسی دەبێ ئەوڕۆ دەست بە دەستی یەک بدەن تەواوی خاڵەکانی کە بۆتە هۆی لێکترازان هەتا ئەوڕۆ دەبێت لە بن پێیان بنێت دەبێ فرامۆشیکەن وە خاڵە هاوبەشەکان کۆ بکەنەوە و بیکەن بە ئامرازێک بیکەن بە
نەخشە ڕێگایەک بۆ داهاتوو تەنیا لەو بوارەدایە لەو ڕێبازەدایە کە ئێمە دەتوانین بگەین بە عەداڵەت لە هەموو بارێکەوە هەموو لایەنەکانی جۆراجۆری عەداڵەت و لەپێش هەموواندا بە هاناچوونی ئەو کەسانە کە ئەوڕۆ حکمی ئیعدامیان بۆ سادر بوو کەوا بوو هەم بۆ ئەوە هەم ئێستا هەم بۆ داهاتوو ئێمە ئەرچی کوردخایەنمان هەیە ئەرچی نێوانخایەنمان هەیە و ئەرچی درێژخایەنمان هەیە و هەمووی ئەوانە بۆ ئەوە کە بۆ بەشداری لە بزوتنەوەیەکی یەکگرتوو بزوتنەوەیەکی عادڵانە کە لە بەرچاوماندایە دەبێ هەموو کەس هەست بەو پرسیارەتێ بکە کە بەشداری تێدا بکە و بەتایبەتی لە دەرەوەی وڵات من ڕووم لە ئەو کەسانەیە کە لە تاراوگە دەژین دەبێ خۆ ئامادە بکەن بۆ ڕێکخستنی یەکچیتی و یەکریزی وەک ئەوە کە حیزبەکان نیشانیاندا بۆ بەڕێوەبردننی خۆپیشاندان سمینار کۆنفرانس و لە قاودانی لەژێرپێنان و پێشێرکردنی مافی مرۆڤ لە ئێران و هەروەها بەتایبەت خۆ ئامادەکردن بۆ داهاتوویەکی نزیک کە کۆماری ئیسلامی بەرەو نەمان و فەوتان دەڕوا بۆ ئەوە کە بتوانن لە هەلومەرجێکی چاوەڕوان نەکراودا تووشی تەنگ و سەڵام نەبن تووشی بەرهەڵستکاری ئەملاو ئەولان نەبن بۆ بە یەکگرتوویی بۆ داهاتوویەکی نزیک بۆ داهاتوویەکی دموکراتیک بۆ داهاتوویەکی دادپەروانانە خۆیان ئامادە بکەن. کاک عەزیز باسی دەرەوەی وڵاتت کرد ئایا بۆ ڕۆژی چوارشەممە سێی ڕێبەندان لە دەرەوەی وڵات ئەم پشتیوانیە بەڕێوە دەچێت هیچ کارێک کراوە؟ ئەوەی ڕاست بێ کۆمەلگای مەدەنی لە دەرەوەی وڵات وەکو کۆمەلگای باکووری کوردستان نییە. کۆمەلگای باکووری کوردستان لە دەرەوەی وڵات لە تاراوگا بەشێکی زۆران لە کار و کەسب و پیشەدان و ئەوان دەتوانن بەو شێوەیە ناڕزایەتی خۆیان دەرببڕن بەڵام دیسان ئەوانیش ئەو کارە بکەن بەرامبەر بە چێ بیکەن بەرامبەر بە دەوڵەتەکانی کلی دەژین هیچ کاردانەوەیەکی نییە کەوا بوو ئەوە بەتایبەتی لە ناوخۆی وڵات لە ناوخۆی کوردستان ئەوە نرخ و بایەخی هەیە بۆیە لێرەدا نەکەس خۆی ئامادەکردن نەداواکاریی ئەو تۆشاتەتە گۆڕێ و نە بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان تا بەشی تاراوگە لێرە لە وڵاتانی ئەوروپای وڵاتانی دەرەوە ئەوەن زیاتر لە بەشی ڕووناکبیریدا ماونەتەوە. زۆر باشە کاک عەزیز وەکو دوا قسەتان ڕوو بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ ئەم ڕۆژی چوارشەممە سێ ڕێبەندان قسەی ئاخریتان چییە؟ من بەڕاستی داوا لە هەموو چین و توێژەکانی کورد دەکەم کە زۆر بە شێوەیەکی مەدەنی بەبێەوە کە هیچ بیانوویەک بدەن بە دەستی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ماڵەکانی خۆیان بمێننەوە نەس نەدەرێت کارمەند بێ کەسەبە بێ کرێکار بێ هەموو لە بڵێن کەسب و کارەکان دەمێنەوە وەرنەس لە سەرکارەکان بۆ بەو شێوەیە بەرامبەر بە بەو حکومە ناڕەوا و ناعادڵانەی کۆماری ئیسلامی هەڵوێست بگرن.